بابەتی تەوەری یەکەم لەگەڵ میوانەکەم لە ئەستۆدیۆ تاوتیەکەم هەڵبەت خاوەن پێداویستی تایبەت توێژێکی گرنگن لە ناو کۆمەڵگادا ئەوانیش هاوشێوەی سەرجەم چین و توێژەکان خوازیاری ئەوەن کە سەرجەم مافەکانیان بێتەدی ئەوان لە سەرجەم بوارەکان لە ناو کۆمەڵگادا چالاکەن لە بواری هونەریدا بە شێوەیەکی گشتی لە تەکنەلۆژیا لە بواری ئەدەبیدا لە سەرجەم بوارەکاندا لە ناو کۆمەڵگادا کاریگەریان هەیە و داهێنانیان لە سەرجەم بوارەکاندا کردووە. با سوپاسەوە لە ستۆدیۆ بەڕێز شاناو پێشۆم لەگەڵایە بەڕێوبەری گشتی ڕێکخراوی ئەندریا و پارێزگاری ڕایبەشکار. کاک شاناو بەخێر بێی، سوپاس کاتی خۆت بێمە بەخشی. بەیانی خۆتان و بینەرانی ئەزیزی کورسات نیوز باش بێت. سوپاس دەکەم. ئێمە ئەرکی خۆمانە و ماڵی خۆمانە. زۆر سپاس. کاک شاناو بالەوە دەست پێ بکەین. کۆدەنجی سندیکا و ڕێکخراوەکانی تایبەت بە خاوەن پێداویستی تایبەت ئەگەر کۆدەنجیان هەبێ ئەمە تا چەند کاریگەری ئەبێت لەسەر ئەوەی مافەکانتان بێتەدی؟ دیارە ئێمە گەر بەگشتی باسێک بکەین کە خاوەن پێداویستێ تایبەتەکان توێژێکی گرنگی کاریگەری کۆمەڵگان لە هەموو کۆمەڵگایەکە و بە کۆمەڵگای خۆشمانەوە کە کۆمەڵگای کوردیە. ئێمە بەداخەوە بەهۆی چەندین دۆخی جیاوازەوە لە شەڕ و لە جەنگ و لە کۆمەڵێک کارەسات خەڵکانێکی زۆرمان کەمەندام بووە، زائیدەنە و کەمەندامانەی کە هەر خۆی لە سروشتی لەدایک بوونیانەوە کەمەندام بوون، کەواتە توانین بڵێن ڕێژەیەکی زۆر لە کۆمەڵگا بە ڕێژەیەکی زۆر کەمەندام هەیە لە ناو کۆمەڵگایە کە ئێستا ژمارەیان زیاترە لە 100,000 کە ئەمەش بۆ خۆی ڕێژەیەکی زۆرە بۆ کۆمەڵگایەکی چەند ملیۆن کەسی، کەواتە لەم 100,000 ڕەنگە چەند 100,000 خێزانێک لەم کۆمەڵگایە کەم ئەندام لە ماڵەکانیان نابێت. بۆ ئەمە بەستە لە ناو هەر کۆمەڵگایەکە لە هەر توێژێکە کۆمەڵێک سندیکا و ڕێکخراو هەیە کە بەرگریکار و پارێزەری مافی ئەو توێژەن و بۆ خاوەن پێداویستە تایبەتەکانی بە هەمان شێوە کۆمەڵێک سندیکا و کۆمەڵێک ڕێکخراوی NGO هەیە کە تایبەتن بە بەرگریکردن لە مافی خاوەن پێداویستە تایبەتەکان و داکۆچی لە مافەکانیان ئەکەن. بەڵام ئێمە ناڵین تا چەند زۆرن یاخود تا چەند کەمن. ئێمە باسی ئەوەکەین کە گرنگە لە پرسە گرنگەکانی تایبەت بە خاوەن پێداویستێ تایبەتەکان یەکدەنگ و کۆدەنگ بن، هەموو ئەو بابەتە ڕێکخراوەیانەی کە خۆیان هەیەە لە نێوانی یەکتریا وەلای بنێن، هەمویان گرنگی بەو پرسە یەکدەنجیە بدەن، چونکە ئەم پرسانە تایبەتە بە خاوەن پێداویستێ تایبەتەکان. من ناتوانم بڵێم کۆدەنجی نییە، بەڵێ بە خۆشحاڵیەوە کۆدەنجی باش هەیە، بەڵام کۆدەنجیەکان دەکرێت باشتر بێ. بۆ نمونە ئێمە ئەگەر وەکو ڕێکخراوی خۆمان کە ئێمە ڕێکخراوی ئەندریاین ڕێکخراوێکی NGOین بۆ مافی کەسانی خاوەن پێداویستی تایبەت بە نمونە وەربگرین، لە ماوەی دروست بوونماندا هەتا ئێستا هەوڵمان داوە لەگەڵ ڕێکخراوەکان لەگەڵ سندیکاکان بەردەوام بین لە کۆدەنجی دروستکردن بۆ پاراستنی مافەکانی کەسانی خاوەن پێداویستی تایبەت بەبێ جیاوازی. لەبەرەوە بەڵێ ئەو کۆدەنجیە گرنگە. بەڵێ کاک شاناو، یاسای مافی ئیمتیازاتی خاوەن پێداویستی تایبەت لە هەرێم چییە؟ چەند بڕگەشی لێ جێبەجێ کراوە؟ دیارە ئێمە وەکو خاوەن پێداویستە تایبەتیەکان ئەڵێ شەڕمان کرد بۆ ئەوەی کە ئەو یاسایە دەربچێنرێ. بەڵێ بە بەرگریکردن و بە کۆبوونەوەی ڕێکخراوەکان، بە خۆپیشاندان، بە خێمە هەڵدان، بە چەندین بابەتی تر تاوەی کە یاسایەک دروست ببێ و لە ڕێو یاسایەوە دەستەبەری مافەکانی کە مندامانی تیا بکرێ. لە 2011 یاسای ژمارە 22 مافی ئیمتیازاتی کەسانی خاوەن پێداویستی تایبەت دەرچوو لە پەرلەمانی کوردستان. یاساکە کۆمەڵێک شتی باشی تیا بوو، موچە بۆ کە مندامان، دیابینکردنی بە خێوکار بۆ کە مندامان، دانانی ڕێژەی دامەزراندن بە ڕێژەی لە 105 لە کەرتی گشتی و تایبەت بۆ کە مندامان، چاکردنی ڕێگە و بانەکان و هەلی خوێندن بۆ کە مندامان، دروستکردنی سندوقێکی هاوکاری کە تایبەت بێ بە کە مندامانەوە حکومەت سەرپەرشتی بکە کە سندوقی شیاندنە. یعنی کۆمەڵێک باس و بابەتی گرنگ لە یاساکەدا دەرچوو کە ئێمە دوای ئەو خەباتە مەدەنیی کە کردمان دڵخۆش بووین بە یاساکە.
بەڵام یاساکە لە دوای دەرچوونیەوە یەکی بڕگەی لێ جێبەجێ نەکرا وەکو بڕگە بە فەرمی جێبەجێ بکرێ. بەڵێ ئەمە خەلەلەکە بوو. کۆمەڵی قۆناغات نە پێشەوە کە هەرێمەکەمانی پیا تێپەڕی شەڕی داعش بوو، دواتر قەیران بوو، دوات لێبڕینی موچە و پاشەکەوتی موچە بوو کە کەمەندامانیشی گرتەوانێ سرە ڕێکەمی هاوکاریە موچەکەیان. بەڵام دوای ئەمەش قەیرانی کۆرۆنا هاتە پێش. ئێستا دۆخەکە باشترە، ئێستا دۆخ بەرەو باشتر ئەڕوا کە ئێمە هیوامان وایە دۆخەکە لەمە باشتریش بێت، چونکە ئیتر کۆمەڵانی خەڵکی کوردستان کاتێکی زۆر بە قەیرانەکانەوە سەرقاڵ بوون، هیلاک بوون، عەزیەتیان کێشا لەبەرەوە کاتی ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان بەورتر لەسەر قەیرانەکان دەست دابنێ و بوەستێ. ئێمەی کەمەندامانیش چاومان لە جێبەجێکردنی یاساکەی خۆمانە، تەنها یاساکەی خۆمان کە زیاد موچەکان زیاتەکە، کە دامەزراندنی تیابێ، کە چەندین شتی باشی تیابێ بۆ کەمەندامان. بەڵام بەداخەوە ئێمە لە بەرگریکردن، لە فشارکردن لە خەبات بەردەوامین، یاداش تەقدیمەکەین، بەرنامە ئەکەین، هاوشێوی بەرنمەکەی جەنابتان، کۆبوونەوەکەین، کۆدەنجی دروستەکەین. بەڵام بەداخەوە گوێشمان لێ گیرێ، بەڵام وەکو پێویست جێبەجێ ناکرێت. بەڵێ کاک شاناو باسی باشبوونی ڕەشەکەت کرد بەشێکی گشتی لە هەرێمی کوردستانە. یاداشت لەم ماوەیە یاداشتان پێشکەش بە هەرێمی کوردستان، حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵی عێراق کردووە بۆ دەستەبەرکردنی مافەکاتان بە شێوەیەکی گشتی؟ دیارە ئێمە هەموو کات و ساتێک بە بەیاننامە بە یاداشت بە ڕاگەیاندن بە قسەکردن و کۆبوونەوە بە هەموو ڕێگاکانی خەباتی مەدەنی خۆمان بەردەوامین. ئێمە وەکو ڕێکخراوەکە مەندامەکان پێمان وایە دابینکردنی مافی خاوەن پێداویستێ تایبەتەکان ئەرکی ئێمەیە، شەڕی ئێمەیە، خەباتی ئێمەیە. بۆیە ئێمە بەردەوام یاداشتمان داوە. یەک لەوانەی کە ئێمە شەڕمان بۆ کردووە و خەباتمان بۆ کردووە، لە ئێستادا موچەی زۆرینەی چین و توێژەکانی هەرێمی کوردستان لە فەرمانبەران و خانەنشینان چۆتە سەر وەزارەتی دارایی حکوومەتی فیدرالی عێراق. بۆیە ئێمەی وەکو کەمەندامانیش چاومان لەوەیە کە هاوتای موچەی کەمەندامان بکرێ بە موچەی کەمەندامانی عێراق کە ڕێکخراوە بە پێی یاسای ژمارە 38 کە لە بەغا لە عێراق دەرچووە و تایبەتە بە مافی ئیمتیازاتی خاوەن پێداویستە تایبەتەکان. بۆ ئەمە کۆمەڵێکی باش لە ڕێکخراوەکە مەندامەکان کۆدەنجیمان دروست کرد، یاداشتماندا بە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی لە ڕێگەی وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتیەوە یاداشتی ئەمە گەیشتە بەغا. ئێمە بەردەوامین لە کارکردن لەسەر ئەو پرسە، ئامانجمانە کە هاوتای موچەی کەمەندامان بکرێ، لەبەر ئەوەی موچەی کەمەندامانیش هاوڵاتی ئەم وڵاتەن، ئەندامانی خێزانی ئەو خێزانانن کە لەم وڵاتەدا دانیشن. بۆیە مافی خۆمانە کە موچەکانمان هاوتا بکرێەوە ئەرکی حکوومەتیشە کە بەرگری لە مافەکانی ئێمە بکات کە ئێمە داوای ئەەکەین. ئێمە گەشتبینین بەوەی کە بتوانین هاودەست لەگەڵ وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی تایبەتتر حکوومەتی هەرێمی کوردستان بتوانین قەناعەت بە حکوومەتی عێراقی بکەین، قەناعەت بە وەزارەتی دارایی بکەین لە ڕێگەی پەرلەمانتارە بەڕێزەکانمانەوە لە فراکسیۆنە کوردستانیەکان بتوانین بەیەکەوە ئەو خەباتە بگەێنین و مافی کەمەندامان جێبەجێ بکەین. و ئێمە چەندین خەباتی مەدەنی تریشمان هەیە، ڕێگەی یاساییمان هەیە، دەتوانین تا ئەوەی کە دادگای فیدراڵیش تاقی بکەینەوە بۆ ئەوەی کە بتوانین مافەکانمان بەدەست بێنین. بەڵێ کاک شاناوباسی هاوتاکردنی موچەی خاوەن پێداویستی تایبەتی هەرێمت کرد لەگەڵ بەغدایە. یاداشتان پێشکەشی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی هەرێم کردووە. پرسیارەکەم ئەوەیە هیچ وەڵامێکتان وەرگرتووە یاخود هیچ بەڵانێکتان پێدراوە ئەگەر هیچ نەبێت لە داهاتوویی نزیکە موچەکانتان هاوتا بکرێ هاوشێوەی خاوەن پێداویستی تایبەت لە عێراق بە شێوەیەکی گشتی؟ تا ئێستا وەکو بەڵێن با بڵین بەڵێنێک نەدراوەتەوە بە کەمەندامان، بەڵام ئاگادارین کە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی لەسەر خەتن کە بڕیارەکە وەزیر سەردانی بەغداد بکە بۆ پرسە و لەگەڵ لایەنە بەیوەندیدارەکانیش کۆبوونەوە بکە. بەڵام ئێمە چاومان لەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی ئێمە لە سنووری سلەیمانی کە ئەو کۆدەنجیەمان هەیە
چاومان لەوەیە کە لە ڕێی جەنابی کاقوبادەوە بتوانرێت ئەم پرسە زیاتر بگەێنرێتەوەی کە بگاتە ئامانجی خۆی، چون دڵنیاین لەوەی کە لە ڕێگەی حکوومەتی هەرێمی کوردستان و جەنابیانەوە ئەتوانرێ کار لەسەر وەزارەتە پەیوەندیدارەکان و لایەنە پەیوەندیدارەکانیش بکرێ و ئێمە ژۆک و ڕێکخراوەکان بەرنامەمانە هاوشێوەی ئەو یاداشتێک کە دامانە حکوومەت، هاوشێوەی ئەو هەوڵانەی کە ئێستا هەم لەسەر ئاستی بەڕێوەبەرایەتی هەم لەسەر ئاستی وەزارەت هەم لەسەر ئاستی حکوومەت هەیە بۆی کە لەگەڵ بەغا قسە بکرێ. ئێمەش لە ڕێی ڕێکخراوەکانمانەوە لەگەڵ پەرلەمانتارەکانمان لە بەغا لە فراکسیۆنە جیاوازەکان قسە بکەین بۆ ئەوەی کە ئەم پرسە بگاتە ئەوێ و جێبەجێ بکرێ و ئێمە بە هیواشین جێبەجێ بکرێ لەبەرەوەی کە بە مافێکی یاسایی و سروشتی کە مندامانی ئەزانین هاوتای فەرمانبەران و خانەنشینان کە هاوتای موچەی کە مندامان بکرێت لە بەغا. بەڵێ کاک شاناو باسی موچەمان کرد، هەڵبەت خاوەن پێداویستی تایبەت مافی خۆیەتی داوای زەویش بکە هاوشێوەی سەرجەمچین و توێژەکانی کۆمەڵ لەو بارەوە چیتان کردووە، پلانتان چییە؟ دیارە ئێمە زۆر خۆشحاڵانە وەکو توێژی خاوەن پێداویستە تایبەتەکانە ڕوانینە هەر بڕیارێک کە سوودی تیا بێت بۆ فەرمانبەران لەبەرەوەی فەرمانبەران و خانە نشینانیش هاوڵاتیە وڵاتین بەیەکەوە هەمویان باوک و برا و کە سوکار و هاوڕێ و خزم و دۆستی یەکترین، لەبەرەوە هەر بڕیارێکە دەردەچێت بۆ سوودی گشتی و بەرژەوەندی گشتی ئێمەش لی سوودمەند دەبین. بەڵام بڕیاری دەرچواندنی پێدانی زەوی بە فەرمانبەران کە بڕیارێکی گرنگە، بڕیارێکە کە کەسان کە فەرمانبەرە ماندوو نەناسەکان دەمێکەیە چاویان لەو بڕیارەیە و بە هیواین جێبەجێ بکرێت. بۆیە ئێمە ژۆک و خاوەن پێداویستە تایبەتەکان تا ئێستا لە ناوەم بڕیارەدا شوێنێکمان بۆ نەکراوەتەوە. لێرەوە داوا دەکەین کە ئەم بڕیارە بە جۆرێک لە جۆرەکان میکانزمێکی بۆ بدۆزینەوە کە کەسانی خاوەن پێداویستی تایبەت سوودمەند ببن لە وەرگرتنی زەوی، لە بڕیاری فۆرمی پڕکردنەوەی زەوی کە لەلایەن حکوومەتەوە دەرچووە بە میکانزمێکی تایبەتمەند کە دەکرێ پەنا ببرێ بۆ ئەو ڕێژەی لە 105 کە لە یاساکەدا هاتووە بۆ دامەزراندنی کەمەندامان لە کەرتی گشتی و تایبەت دەکرێت پەنا ببرێ بۆ ڕێژەی پێدانی لە 105 ئەو زەویانە کە دیاری کراوە بۆ فەرمانبەران بەکەم ئەندامان و دواتر ئەو فۆرمەکە پڕ دەکرێتەوە، دەکرێت لەسەر ئاستی ڕێژەی کەمەندامی خێزانداری سوودمەند نەبووی پێشوو وە کۆمەڵێک پێوەریتر کە لایەنەکان لەگەڵ ڕێکخراوەکانە بەڕاوێژ لەگەڵ حکوومەتە بە باشی دەزانن. بۆیە ئێمە لە بەرنامەمانایە کە بەیەکەوە لەگەڵ ڕێکخراوەکان بە کۆدەنجی یاداشت بدەینە حکوومەت، داوا لە حکوومەت بکەین، کۆبوونەوە بکەین، بچینە لای هەموو لایەنە پەیوەندیدارەکان هانایان بۆ بەرین و تەنانەت هەموو خەباتێکی مەدەنی تاقی دەکەینەوە بۆ بەدەستهێنانی ئەو مافەی کەمەندامان کە پێم وابێت مافێکی بنەڕەتی و کاریگەریشە بۆ ژیانی کەمەندام. کەمەندامێک ئەمڕۆ لە وڵاتە تا ئێستا سوودمەند نەبووە لە هیچ شتێک، تا ئێستا سوودمەند نەبووە لە هیچ جۆرە مافێکی تایبەتی خۆی، تەنها هەیەی هاوکاریەکی هەیە کە مانگانە 150,000 دینارە. ئێمە دایمە ئەوە ئەڵین ئایا 150,000 دینار کەمەندامێکی خێزاندارە ژێنێکە 2 مناڵی هەیە کە 3 مناڵی هەیە کە خۆی عیلاج وەرەگرێ بێگومان نایژێنێ. کەمەندامێکمان هەیە لە کرێچیایە حکوومەتی هەرێمی کوردستان لەکوێی بۆ بیر ناکەیتەوە کەمەندامێک لە کرێچیتی بێتە دەرەوە، کەمەندامێک ببێتە خاوەن خان و چیان و ژیانی خۆی. ینی ئەمانە کۆمەڵی کێشەی کۆمەڵایەتی چارە دەکات. بۆیە بەڵێ ئێمەوەکو ڕێکخراوەکان دڵنیاین و کەمەندامانیش دڵنیاکەینەوە کە بێدەنگ نابین لەو مافەیان و بەرگری لەیەکەین و خەباتیشی بۆەکەین تا ئەوەی کە بتوانین کارێک بکەین کە لە سوودی گشتی و کەمەندامانی شابێت. بەڵێ کاک شاناو ئەم پرسیارم وەک یاسا ناسک یان وەکو پارێزەرێک ئاڕاستاکەم. پێشتر باسی یاسای ماف و ئیمتیازاتی خاوەن پێداویستی تایبەتمان کرد. لە بەرنامەتانانیە خۆتان یاخود سەرجەم ڕێکخرا و سەندیکاکانی تایبەت بە خاوەن پێداویستی تایبەت پرۆژە یاساکە هەموار بکرێتەوە بۆ ئەوەی بەشێک لە گرفتەکانتان چارەسەر بکرێت لە داهاتوودا بە هەموارکردنەوەی ئایا کێشەکان چارەسەرە بن؟
دیارە ئێمە هەر بۆ یاسا دەرچوانەکە شەڕمان کردووە بۆ جێبەجێکردنیشی خەباتمان کردوە بۆ هەموارکردنەوەشی چەند ساڵێکە ئێمە لە ڕێگەی پەرلەمانی کوردستانەوە هەوڵمان داوە بۆیە ئێمە بە هیواین کە هەڵبژاردننی هەرێمی کوردستان بە زووترین کات ئەنجام بدرێت و پەرلەمانی نوێ و حکوومەتی نوێ بێتەکایەوە بۆی ئێمەش لە ڕێگەی دڵسۆزانی کەمەندامان لە حکوومەتی هەرێمی کوردستان کە بەردەوام لەگەڵمان بوون بتوانین ئەو مافانی کە هەمانەوەری بگرین بۆ هەموارەکە ئێمە من دایمەوەکو خۆم وەکو ڕێی خۆم ئەمە ئەڵێم تەنها ئەمەی کە ئێستش هەیە یاساکە جێبەجێ بکرێ بۆ ئێمە هەر گرنگە بەڵام جێبەجێ نەکراوە وەکو پێویست جێبەجێ نەکراوە بەڵام ئەگەر جێبەجێ بکرێت هەر گرنگە و سەرڕای ئەوەش بۆ هەموارکردنەوەی کۆمەڵێک بڕگەی لە یاساکە هەوڵمان داوە ئامانجمانەکە ئەو بڕگانە هەموار بکرێنەوە و لەگەڵ هەموارەکەشتا جێبەجێ بکرێن و بۆ ئەمەش ئێمە دیسان داوا لە هەموو ڕێکخرا و سندیکاکانەکەم کە لەم پرسانەدا کە پرسێکن ڕەهەندێکی ئەتوانم بڵم گشتگیریان هەیە بۆ کەمەندامان گرنگە زیاتر کۆدەنگ بین زیاتر لەوەی کە ئێستا هەیە من کۆدەنجێکەوە کۆڵە زەربی سفر ناکە بەڵە کۆدەنجی هەیە بەڵە کۆبوونەوە هەیە بەڵام زیاتر گرنگە یەکدەنگ و کۆدەنگ بین بۆ ئەوەی ئەم پرسانە بە ئامانجی خۆیان بگەین. بەڵێ بەڕێز شانەوە پێشڕە و بەڕێوبەری گشتی ڕێکخراوی ئەندریا و پارێزری ڕاوێژکار سوپاس کاتی خۆت بە ئێمە بەخشی و لە ستۆدیۆ ئامادە بووی سەرکەوتوو بن. سوپاس بۆ جەنابتان سەرکەوتوو بن. سوپاس.